وله الحمد في الآخرين. خەڵکی باشووری کوردستان تا واز لەم هێنە بێن داگیرکاری تورکیا قبول نەکەن و بەس بێتە داگیرکاری وڵاتی فاشیزمی تورک بابەس بێت. ئەم حیزبانی باشووری کوردستان یەک هەڵوێست و یەک قسە و یەک وتە بن بۆ ڕوبەڕووبوونەوەی فاشیست حیزبی دەوڵەتی فاشستی تورک. گرنگە هەموو کەس گرنگە بۆ هەموو کەس بەرخودان و فیداکاری هەبێت بۆ ڕوبەڕووبوونەوەی کەسانی ناحەز و کەسانی داگیرکار ئەبێ بەرخودان بەردەوام بێت بەرامبەر بەم هەڵوێستە لاشرێنەی تورکیا. مە فەخر و شانازی پێوەکەین بۆ شەیدبوونی ئەو کوڕمانە لە پێناوی کوردایەتی هاتیاچوو لەو شوێنە پیرۆزەتی یاسو خۆشحاڵین کاکەی گیان کوڕی ئێوە کوڕی ئێمەیش و شەهیدی ئێوەی ئێمەش کاکەی گیان کوڕی هەردوو لامانە برای بەڕێزم ئەوتە هەمویان ڕێبکەونی ئیشەڵا یەک دەنگ و یەک دەست من کاکەی گیان ئیشەڵا ئیتر بەسە کوشتاربانیوە لە مژیانە بەسە ئیتر کەم ڕۆڵی عالەم بدرێ بە کوشت خوا بەسە ئیتر بەسە تو خوا تر با ڕۆڵی کەس نەدرێەوە کوش کاکەی گیانۆکەمە بەوەی مە جەرگ سووتیاوین باوانی جەرگ سووتیاونەوە تر باشە تەواو بەسە ئیتر هیوادارین تری ئیشەڵا ئاشتی خوازی ڕووبە تر بەسوێ کاکەی گیان یاخوا خوای گەورە هەرچی حیز بەگشتی ڕێبکەیەوە لانی خێر تر ڕۆڵی کەس نەدرێەوە کوشت و خواوەکو ئێمە جەرگ سووتیانیانە بەزمان دەزەرجە چوو تازەنە بەس شەیدی ئەو ڕێگە پیرۆزەیە کاکەی گیان. I mean